سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە، جموجۆڵی سەربازی سوپای پاسداران لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بێبەشکرانی ژینا مۆدەڕێزگۆرجی لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی شاری سنە، چوونە سەرەوەی گرژی واڵۆزی لە نێوان دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان، کۆبوونەوەی ژنانی بەلوچ لە بەردەم فەرمانداری خاش، هەڵمەتی خەڵکی بەلوچستان بۆ گەیاندنی یارمەتی مرۆیی بە پەنابەرانی ئەفغانستانی و بەیانیەی هاوبەشی ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران دژ بە سەرکوتی پەنابەرانی ئەفغانستانی. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە بە ناوی دیاکۆ میری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراوە. بە پێزانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی سنە بە بێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوێتە سەر ماڵی دیاکۆ میری و ئەو شارۆمەندەیان بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی دیاکۆ لە بەردەستان نیە و بە دووەداچوونی بنەماڵەکەی بەیاکام ماوەتەوە. جموجۆڵی سەربازی سوپای پاسداران لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی هەواڵی گەیشتوو هێزەکانی سوپای پاسداران لە ڕۆژانی ڕابردوودا دەستیان کردووە بە جموجۆڵی سەربازی لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ژمارەیەکی زۆر کەرەستەی سەربازیان بۆ بنکەکانیان گواستووەتەوە. بە پێزانیاریەکان ئەو بنکە و بارەگایانە کە لە کاتی هێرشەکانی ئیسرائیل لە ناوچەکانی شاهۆ، کۆساڵان، هەورامان، چلچەمە، بانە و قەندیل چۆڵکرابوون دووبارە نوێژەن کراونەتەوە. سوپای پاسداران هەروەها هێزێکی زۆری بە کەرەستەی نیزامی قورسەوە ڕەوانەی ئەو بنکە و بارەگایانە کردووە و لە هەندێک شوێن بۆسەیان داناوە و هەموو هاتوچۆکانیان کۆنترۆڵ دەکەن. گیانەدەستانی کوڕی زینا فەریدونیان لە قوروە. ئەشکان حەنیفی کوڕی زینا فەریدونیان معەلمی خانشینکراوی خەڵکی قوروە لە کاتی بەدوەداچوون بۆ دۆسیەی دایکی لە دادسەرای گشتی و انقلابی ئەوشارە تووشی جەڵتەی دڵ بووە و گیانی لەدەستەوە. پێشتر زینا فەریدونیان لە دوو پەروەندەی جیاجیادا بە زیاتر لە 13 مانگ زیندانی تەعزیری و 3 ساڵ زیندانی تەعلیقی مەحکوم کرابوو. لە ڕۆژانی ڕابردوودا ئەشکان حەنیفی کوڕی ئەو بەندکراوە سیاسیە سەردانی دادسەرای گشتی و انقلابی ئەوشارێ کردووە، بەڵام لە ژێرگوشاری سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیدا تووشی جەڵتەی دڵ بووە و گیانی لەدەستەوە. شانی باسەکە ماوەیەک لەمەوبەر کچێکی ئەو بەندکراوە سیاسیە بە ناوی بیتا گیانی لەدەستا بوو، ئێستا بۆ جارێکی دیکە داغزار بوو. بێبەشکرانی ژینا مۆدەڕێزگۆرجی لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی شاری سنە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ژینا مۆدەڕێزگۆرجی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی سنە لە مافی مەرەخەسی پەیوەندی لەگەڵ بنەماڵە و دەست ڕاگەیشتن بە کتێبخانە بێبەشکراوە. ژینا مۆدەڕێزگۆرجی ڕۆژنامەوان و چالاکی مافی ژنانی خەڵکی سنە کە ماوەی 16 مانگ بەندکرانی لە کانونی چاکسازی و پەروەردەیە و شارە تێپەڕ دەکات، بە دوای 8 مانگ بەندکران لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە مافەکانی مەرەخەسی دەست ڕاگەیشتن بە کتێبخانە و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. پێشتریش پارێزەرەکانی ژینا داوای ئازادیە و بەندکراوەیان بە پێبەندی ئەلێکترۆنی کردبوو، بەڵام ئیدارەی ئیسلاحاتی سنە لەگەڵ ئەو داواکاریە دژایەتیان کردووە. چوونە سەرەوەی گرژی واڵۆزی لە نێوان دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان. بەپێی راپۆرتی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ، دەوڵەتی عێراق جوڵەی بەهێزەکانی ئەرتەش و هەشتی شەعبی لە ناوچەکانی گەرمیان کردووە و یەکیەتی نیشتیمانی کوردستانیش هێزەکانی دژە تیرۆر و کۆماندۆکانی خستووەتە حاڵەتی ئامادەباشیەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، دەوڵەتی عێراق دەیەوێت دەست بەسەر ناوچە نەوتیەکانی باشووری کوردستاندا بگرێت بۆ بۆنەوە هێزەکانی دژە تیرۆر و کۆماندۆکانی هەرێمی کوردستان بەرەو ناوچەکانی کەلار، کفری و قەرەتەپە ڕەوانەکراون و کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. لە ڕۆژانی ڕابردووشدا چەند هێرشی درۆنی کرابووە سەر یەکەی هەفتای هێزی پێشمەرگە لە سلێمانی و
بنکە هێزەکانی دژە تیرۆ لە تاسلوجە. هەرچەند دەوڵەتی عێراق ناردنی هێزی بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەت کردووەتەوە، بەڵام ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان دەوڵەتی فێدراڵی و هەرێمی کوردستان گەیشتووەتە لووتکە. کۆبوونەوەی ژنانی بەلوچ لە بەردەم فەرمانداری خاش. ڕۆژی هەینی 13 پوشبەر ژمارێک لە ژنانی بەلوچ دژ بە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر دانیشتوانی گوندی گۆنیچ لە بەردەم فەرمانداری خاشدا خۆپێشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی سوپای پاسداران بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردبووە سەر دانیشتوانی گوندی گۆنیچ لە شارستانی خاش و کاتێک ژنانی ئەو ئاوایە دژ بە هەڵسوکۆتی هێزەکانی حکوومەت خۆپێشاندانیان کردبوو درانە بەردەست ڕێژی گولە. لە ئەنجامی ئەو هێرشەدا ژنە گیانی لەدەستا و 10 ژن و کەش بە سەختی بریندار بوون. ڕۆژی ڕابردوو یەکێک لە بریندارەکان بە ناوی لالی بامری گیانی بەخت کرد و ژنانی بەلوچ دژ بە وەحشیگەریەکانی سوپای پاسداران لە بەردەم فەرمانداری ئەو شارە خۆپێشاندانیان کرد. هەڵمەتی خەڵکی بەلوچستان بۆ گەیاندنی یارمەتی مرۆیی بە پەنابەرانی ئەفغانستانی. ڕۆژی هەینی 13 پوشبەر خەڵکی ئازادیخوازی بەلوچستان هەڵمەتێکیان لە ژێرناوی گەیاندنی یارمەتی مرۆیی بە پەنابەرانی ئەفغانستانی لە کەمبەکانی میلەک و غەدیر دەست پێ کرد. پاش ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل، حکوومەتی فاشیستی کۆماری ئیسلامی هەزاران پەنابەری ئەفغانستانی دەست بەسەر و بۆ کەمپەکانی دیپۆرتکردنەوە گواستەوە. دۆخی خراپی پەنابەران لە نێو کەمپەکان کاردانەوەی بەرینی کۆمەڵگە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی بە دوای خۆی داهێناوە و ڕۆژی ڕابردوو خەڵکی شۆڕەشگێری بەلوچ ئاو، خۆراک و کەلوپەلی بێهداشتیان بۆ پەنابەرانی ئەفغانستانی دابین کرد. بە پێوە ڤیدۆیانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هەزاران شارۆمەندی بەلوچ لەو هەڵمەتەدا بەشدار بوون و چەند تۆن یارمەتی مرۆییان بەدەست پەنابەرانی ئەفغانستانی گەیاندووە. برینداربوونی 3 شارۆمەندی بەلوچ لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر سوختبەران. ڕۆژی هەینی 13 پوشبەر هێزەکانی حکوومەت هێرشیان کردە سەر سوختبەرانی بەلوچ لە ناوچەیە جەغینی سەر بە شارستانی ڕوودان و 3 کەسیان بە چەقەی ڕاستەوخۆ بریندار کرد. بەپێی راپۆرتی حاڵبەش، هێزەکانی سەرکوتگەری حکوومەت هەوڵیان داوە ئۆتۆمۆبیلی سوختبەرێک زەوت بکەن، بەڵام لەگەڵ ناڕزایەتی خەڵک بەرەوڕوو بوونەتەوە و هەڵاتون. پاش چەند خۆلەک هێزەکانی حکوومەت بۆ جارێکی دیکە گەڕاونەتەوە ناوچەی جەغین و خەڵکی ناڕازیان داوەتە بەر دەستڕێژی گولە. لە ئەنجامی ئەو هێرشەدا 3 شارۆمەندی بەلوچ بریندار بوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر ناسناوی بریندارەکان لەبەردەستان نییە. بەیانیەی هاوبەشی ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران دژ بە سەرکوتی پەنابەرانی ئەفغانستانی. ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا وێڕای ئاماژەدان بە شکستی کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا سەرکوتی پەنابەرانی ئەفغانستانیان لەلایەن ڕژیمەوە بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە حکوومەتی جنایەتکاری کۆماری ئیسلامی بۆ پەردەپۆشکردنی شکستەکانی دەستی داوەتە سەرکوت و هەزاران کەسی لە ژێرناوی هاوکاری لەگەڵ ئیسرائیل دەست بەسەر کردووە. بەشێکی زۆر لە دەستبەسەرکراوان شارۆمەندانی بێپەنای ئەفغانستانین کە لە دەست حکوومەتی کۆنەپەرستی تاڵیبان هەڵاتون و لە ئێرانیشدا کەوتونەتە بەر لێشاوی سەرکوتی ڕژیمی فاشیستی کۆماری ئیسلامی. سیخۆڕەکانی ئیسرائیل لە نێو حاکمیەتی کۆماری ئیسلامیدا جێیان خۆش کردووە، بەڵام ڕژیم تۆڵەی شکستەکانی لە خەڵکی هەژار دەکاتەوە. ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای شەرمەزارکردنی سیاسەتەکانی ڕژیم، خوازیاری کۆسایی هێنان بە سەرکوتی شارۆمەندانی ئەفغانستانی و بە فەرمیناسینی مافی ئینسانی خەڵکی ئەفغانستانی. پاڵپشتی چەندین دامەزراوەی مەدەنی لە ئەمیر حوسێن بەهاری. ژمارەیەک لە دامەزراوە مەدەنیەکانی ئێران لە بەیانیەکی هاوبەشدا وێڕای پشتیوانیکردن لە چالاکیەکانی ئەمیر حوسێن بەهاری، چالاکی مافی منداڵان، خوازیاری ئازادیەوە بەندکراوە سیاسی بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە ئەمیر حوسێن بەهاری لە دامەزرێنەرانی کۆمەڵی جاکۆکی لە منداڵانی کارە و زۆربەی تەمەنی بۆ بەرگری لە مافی منداڵانی هەژار تەرخان کردووە. ئەو چالاکە مەدەنیە هیوای لە نێو منداڵانی ناوچە پراوەزنشینەکانی تاران زیندوو کردووەتەوە،
بەڵام حکوومەت لە جیاتی ڕێزلێنان لە چالاکیەکانی ناوبراوی دەست بەسەر کردووە. ئێستا کە کۆمەڵگە ئێران بە تایبەت بە دوای شەڕی ئێران و ئیسرائیل تووشی داڕمانی یابووری و کۆمەڵایەتی بووە، هەبوونی کەسانێکی خۆنەویست وەکو ئەمیر حسەین بەهاری بۆ زیندوو هێشتنەوەی گرنگی ژیان زەروریە. ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامە خوازیاری ئازادی بێشەرت و مەرجێ و چالاکە مەدەنیە و تەزمینی ئەمنیەت بۆ چالاکانی مافی مرۆڤی کۆمەڵگاین تاکو بتوانن بەبێ دڵە ڕاوکێ درێژە بە چالاکیەکانیان بدەن. چوونە دەرەوەی کارمەندانی ئاژانسی وزەی ئەتۆم لە ئێران. بەپێ راپۆرتی واڵ ستریت ژۆرناڵ و ڕۆیترز، کارمەندانی ئاژانسی وزەی هەتۆمی کە لە ئێراندا بوون بە دوای پەسەندکردنی گەڵاڵەی مەجلیسی ڕژیم بۆ قەدەغێ دەستڕاگەیشتنیان بە سایتە ئەتۆمیەکانی ئێران وڵاتیان بەجێهێشتووە. چوونە دەرەوەی کارمەندانی ئاژانس بە دوای بڕیاری دەوڵەت بۆ تەعلیقی هاوکاریەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ ئاژانس تاو کاتێ ئەمنیەتی سایتە ئەتۆمیەکان تەزمین دەکرێت ڕووی داوە. بە وتەی چالاکانی سیاسی، چوونە دەرەوەی کارمەندانی ئاژانس دەبێتە خۆی کرانەوەی مەکانیزمی ماشە و گەڕانەوەی گەماروەکانی یەکێتی ئەوروپا بۆ سەر کۆماری ئیسلامی و چەندین وڵاتی ئەوروپاییش هەڕاشەیان لە ڕژیم کردووە. خۆپێشاندانی چالاکانی سیاسی ئێران و ئەفغانستان لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم لە ئەڵمان. ڕۆژی هەینی 13 پوشبەر کۆمەڵێک لە چالاکانی سیاسی ئێران و ئەفغانستان لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری بەرلینی ئەڵمان کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی ڕژیمی سەرکوتکەری ئیسلامی نیشاندا. بە دوای بڕیاری دەوڵەت بۆ دەرکردنی هەزاران پەنەبەری ئەفغانستانی و ڕاگرتنیان لە دۆخێکی کارە ساتبار لە کەمپەکانی دیپۆرتکردنەوە، چالاکانی سیاسی ئێران و ئەفغانستان لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری بەرلین خۆپێشاندانیان کرد و بە وتنەوەی دروشم خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتە فاشیستیەکانی ڕژیم بوون. چالاکی ژینگە دۆستان دژ بە چالاکی معدەنەکان لە تورکیا. ڕۆژی هەینی 13 پوشبەر کۆمەڵێک لە ژینگە دۆستانی ئێسکی شەهیر دژ بە چالاکی معدەنەکانی سەر بە دەوڵەتی تورکیا لەو شارە کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان، شرکەتەکانی سەر بە هۆڵدینگی چەنگیز لە ئێسکی شەهیر هەوڵی لێدانی معدەنێکی تازەی زێڕیان لەو شارەداوە، بەڵام لەلایەن ژینگە دۆستانەوە ڕێگریان لێکراوە. ژینگە دۆستانی تورکیا بە کۆبوونەوە لە بەردەم وەزارەتی ژینگە، شارسازی و گۆڕانکاری کەش و هەوا خوازیاری ڕاگررتنی چالاکی شرکەتەکانی لێدانی معدەن لەو شارە بوون. ناڕازیان ڕایان گەیاند کە چالاکی معدەنەکان بووەتە هۆی لە ناوچوونی ژینگە و کەشاوەرزی و هەزاران کەس ناچار بە کۆشکردن بۆ ناوچەکانی دیکەی تورکیا بوون. دووە هەواڵ گیانەدەستانی دەیان کەس بەهۆی هاتنی لافا و سەرما لە ئەمریکا و ئەمریکای لاتین. بەهۆی بارینی ڕێژنێ باران لە ویلایەتی تێگزاسی ئەمریکا 24 کەس گیانیان لەدەستا و لە چەند وڵاتی ئەمریکای لاتین بەهۆی سەرما و بەستەڵەکەوە 15 کەس گیانیان بەخت کردووە. بەپێ راپۆرتەکان، بارینی ڕێژنێ باران و هاتنی لافا و لە ئەیالەتی تێگزاسی ئەمریکا بووەتە هۆی گیانەدەستانی 24 کەس و چارەنووسی 20 کچی مێرمەنداڵ نادیارە. هەروەها شەپۆلێکی سەرما و بەستەڵەک ڕووی لە وڵاتەکانی ئارژانتین، شیلی و ئۆرۆگۆیە کردووە و بۆ هۆیەوە 15 کەس کە زۆربەیان کەسانی کارتۆنخۆ بوون گیانیان بەخت کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.